بۆ دروستکردنی کورتانی پێویستیمان بە یەکەم بە پشتەکەیەتی دووهەم بە بەرەکەی سوورە ئەو شاڵە سپێە حیبینە بێ ئاواتە لیسەکەی دەبڕین بە گوێرەی وانەکەی بە گوێرەی پشتەکەی ڕای دەخن بە گوێرەی کورتانەکەی ئەم ڕۆژانە سەعات حەوت 6:30 ئەو دەوروبەرانە دێمە سەریشێ هەتا سەعات دەوری 5:30 ئێوارێ هەیە دەشتە 6 هەیە وڵاتانوی شێوانەگە لەی شەکەی نەمەوەتانوی شێوانی دەکەم ڕۆژی وایە ئەگە شتەکانم عادر بند و کورتانی دەدروم ئەگە شتەکان عادنە بە خوار کورتانێکم پێ دەدروێ لە ساڵی 91ەوە منەویشەی دەکەم جاران دەگەڵ سنوورەکان لەکوێ وەڵاقداری هەبا دەگەڵی دەسوڕین دەچوینە ئەوێ وەکو باوزە و وەکو هەڵشۆ و وەکو سونە و لای زەڵێ و ئەوانە لە هەمووی ئیشمان کردووە ئێستاش ئەو سونوورانە نەماون ئێستا لە عاجیاوا ئیشەکەی دەکەین شارۆچکەی عاجیاوا ئەو کورتان درونەی دەکەین وەجا لەکوێ بین کابراگەر پێویستی پێ بوو لەوێ ڕادێت چکا لە مێژە ئیشەکەی دەکەین لە هەموو ڕاستان ناسراوی دێن بۆ عیبینەبێ بۆ ئەو کورتانانە جات چ بۆ ئێسترێ بوێت چ بۆ کەرەی بوێ عیبینە بێ ئەوە دێدام بە جا بۆ جوملەی دەدروین بۆ دانەدانەی دەدروین کابراچوونی پێویست بوو ئەوە دەگەڵ قوماشەکە بلێن جەگەنی دەگەڵ بەکاردێنین جەگەنەکەی لە ناو قەدی دەدەین جار هەیە گەر پوش هەبێ پوشی بەکار دەگەڵ بەکاردێن هەیە کابرا دەڵێ وەڵا کورتانێکی پوشمان دێ بەس بەخوای ئێستا پوش زۆر کەم بووە چکە باران و شت کەمە جا جەگەنەکەش لە زەڵێەوە دێنین لە منتیقەی هیزۆپیەوە دەیێنین لەو دوو شوێنانەوە دەیێنین پێداویستی کورتانەکە وەڵای لە بیدایەتیەوە بلین ئەوە بەڕەو زەواڵ زۆر بوو ئەومان دەکردن ئێستا ئەڵحانەکەینی ئەو قوماشە دروست دەکرێت لە ئێرانەیە مەحمەلە بەس قوماشێکی زۆر باشە قوماشەکانیشی بلین هێندە زۆر نین ئەو یەکیان ئەوەیە و دووهەمیان ئەوەیە و لەگەڵ بەرەکەی شتەلیس و ئەوەیە ئەو کورتانانە سێ زۆری دروست دەکەین ئایبینەوێت چ بۆ وەڵاخی گەورە وەک ئەسپ و ئێسر و ئەو شتانە سێ زۆری دروست دەکەین بۆ گوێ درێژ و شتیواش سێ زۆری دروست دەکەین حەیە بینەبێ وەڵاخ هەیە لە وەڵاخی گەورەترا وەڵاخ هەیە لەوری 80 سانتینی دێ وەڵاخ هەیە 75 سانتینی دێ وەڵاخ هەیە 70 دەوێ کەرەکەش هەر عینیشت بینەوێ کەر هەیە 70 دەوێ کەر هەیە 65 دەوێ کەر هەیە 50 دەوێ فەرقەکەی ئەوەیە جامەش بە گوێرەی وەڵاخەکەی هەرچێک جۆرەکان دروست دەکەین کابراگەر هات چ جۆرێکی پێویست بێ ئەو جۆرەی دەبا ئەو کارم لە برا گەورەکەمانەوە بوو ماوەتەوە برا گەورەکەمان بلین ئەو قەدیم دەیزانێ لە زمانی 75 و ئەوانە جا ئەوان بلین ماڵمان لە بەستێنێ بوو
ماڵمان بۆ خۆمان لە ئێرانەوە بە ساڵی هەشتا هاتینەوە بەستێنێ لە بەستێنێ کاروانێکی گەلک زۆر دەهات ئێران دەهات کاروانی ئێرانە دەهات بووێ وەڵام مەش لێوان دەستیان پێکرد بەس بەم بۆ خۆم وەکو ئەگەر نەچوو بامە کاروان و شتیوە شاگردیم دەکردن ئەوە بەردەستیم دەکردن باڵای نەوشتم بۆ دروست دەکردن پشتم بۆ لێک دەدرون ئەوە بەردەستیم دەکردن دوار بۆ خۆم لە 91ەوە ئەوجا دەستم پێکرد. حیبینە بێگە گوێ درێژ ڕێن ئێستا سواری بی بەبێ کورتان زۆر ناخۆشە بەسەگە کورتانی پێوە بێ هەر لەشش نامێنین لە بەرموو و مورچ و ئەو شتانە بەڵام ئەگە کورتانی پێوە بێ وەڵا دەتوانین لەسەریشی بنوویت ئەگەر ڕێیەکەت دوور بێت دەتوانی بشڕۆی ئەگەر خەوت بێ سەر خەوەشیش بشتێنی. کورتان لە ڕۆژهەڵاتەوە زۆر دێت شتەکان بۆوان هەرزانتر دەکەون ئێستا لەوێ بازاڕیمان تۆزە خراگرتووە ئەگەر ساڵێ بێن 11 مانگانی شپکە یەک مانگی بازار هەبێت هەر 11 مانگەکەی سەرف دەبێت. ئیشەکەم زۆر پێم ڕتام چکات ئیشەکە ماندووبوونی تێدا بەهاقات بەس لەمە سێبەرەیە دەتوانی پانکەی بەکاربێنی لە کاتی گەرمادا دەتوانی موبەڕدەی بەکاربێنی لە کاتی سەرما دەتوانی سۆبەی بەکاربێنی وەکو ئەوەی نییە بلێی وەک ئیشیکە لە دەرێ بێت و تاوت لێدا و من محمودی عەمەدی عازی بێگەڵاسم پێ دەڵێن لە مێژە مەڕدارین بابمەر مەڕی هەبوون لە مەنتیقەی بێگەڵاسیە ژیاوین بەڵام دایما کوێستان هاواران دەکەین کە کوێستان هاواری دەکەین هەموو دەمێ دەبێ گوێ درێژمان هەبێ ساڵان لە مەنتیقەیمە کورتان دروێکە بوو لەڵشۆ هەبوو لە سوونێ هەبوو لە قەڵازێ هەبوو ئەمە لێمان دەکڕین دەنا خەڵک بۆ هەموو شتێکی بەکاردێن ئێستا لە لادێ کابرا وەک زمانی ئێستا کە ئێستا کابرا سیارێکی هەیە سیارەی نەبێ ئیدارە ناکە لە وڵاتی مەش لە هەموو وڵاتیشی لادێشی ئەتۆ گوێ درێژت نەبێیان ئێسترت نەبێیان ماینت نەبێ بارژینت نەبێ ئیدارە ناکەی. ئەو کورتانە کۆن بووە مەسەلە زایە بە 2 ساڵان کورتانێکی دەکرێت بە ساڵێکی وڵایگە احتیمالی پێدا چاچێری 3 ساڵیشی پێدەچی کورتانەکەم بۆیە گۆڕیەوە بە ئامن نەداهاتوێت کورتانی چاترم بۆ کڕیوە بەڵا کورتان دەبێت کورتانی چابێ بۆ نمونە وەڵاخ برینداری نەکا ساڵان وەڵا شتێکیش بەکاردەهات زلوبەر زلێکیان لوڕەکیان ئاوا بۆ دەکە زلێکیان مەسەردا دەدا بەڵای ئێستا ئەوەش نەماوە.